خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بە خۆشحاڵی و پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. ئەلبەتەم شەو پانۆراما لەسەر دوو تەوەر گفتوگۆکەین. لە تەوەری یەکەمدا باس لەوەکەین کە هەرچەندە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان بڕیار بوو لەسەر کۆمەڵێک کێشە یەکلای بکەنەوە و چارەسەری بۆ بدۆزنەوە. هەرچەندە مەلەفەکان و پاکێجەکان جیاکراوەتەوە، بەڵام لە پرسی کاراکردنەوەی کۆمسیۆن و هەروەها هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان نەگەیشتنە هیچ ڕێکەوتنێ. ئێوارەی ئەمڕۆ ڕووداوێک ڕوویدا کە بە ئیمزای جێگری سەرۆکی پەرلەمان و سکرتێری پەرلەمانی کوردستان بڕیاردراوە کە بینێ بڕگەیەک زیاد بکرێویش هەمواری یاسای هەڵبژاردنەکانە کە ئەمە لای یەکێتی و فراکسیۆنی یەکێتی نیگەرانیەکی قوڵی دروست کردووە و بە مەترسیەکی گەورەی ئەژمارەکە. ئێمە لەسەر ئەو پرسە گفتوگۆ ئەەکەین بە سوپاسێکی زۆرە و لەگەڵ بەڕێز لوقماوەردی جێگری سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان بزانین نیگەرانیەکانی یەکێتی لە چیەوەیە و یەکێتی هەنگاوەکانی چی ئەبێ و مەترسی ئەم هەنگاوە ئەگەر بێت و جێبەجێ بکرێت چی ئەبێ. کاک لوقمان سڵاوت لێبێ و مکاتت باش. ئەمە بۆ گەیشت بۆی کە جێگری سەرۆکی پەرلەمان و سکرتێری پەرلەمان واژوو لەسەرەوە بکەن ئایا ئەمە چەند یاساییە و چەند نایاساییە پەیڕەویە. سڵاوتان لێبێ، سڵاو لە بینەرانی عزیزی کورسات. بەداخەوە ئەمڕۆ لە کاتێکدا کە هەردوو مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی سەرگەرمی گفتوگۆ بوون بۆ ئەوەی لەسەر باقی ئەو کێشانەی هەیە بگەین بە ڕێکەوتن بە دیاریکراویە لەسەر پرسی پێکاتەکان. کاتژمێر سەی ئێوارە جێگری سەرۆکی پەرلەمان و سکرتێری پەرلەمان بڕگەیەکیان بۆ دانیشتەکەی بەیانی پەرلەمانی کوردستان زیاد کرد، ئەویش کاراکردنەوەی کۆمسیۆنە. بێگومان ئێمە پێشووتر لە یەکەم دانیشتنی هەردوو مەکتەبی هەڵبژاردننی و فراکسیۆنی یەکێتی و پارتی ڕێکەوتوین لەسەر ئەوەی کە هاوتەریب لەگەڵ دەنگدان لەسەر هەمواری یاسای هەڵبژاردن کۆمسیۆنی هەڵبژاردننیش کۆمسیۆنیش کارا بکرێتەوە. واتە پرسی کۆمسیۆن و پرسی هەمواری یاسای هەڵبژاردن دوو پرسی نیشتیمانین و ڕەهەندی نیشتیمانیان هەیە، ئەبێ بە سازان ئەم پرسانە یەکلا بکرێنەوە. بەڵام ئەمڕۆ لە پڕ بە واژۆی جێگری سەرۆکی پەرلەمان و سکرتێری پەرلەمان بڕگەیەک بۆ دانیشتنی بەیانی زیاد کرا. طبعا ئەمە تەواو ناپەیڕەوی و نایاساییە، چونکە بە پێی مادەی 48 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بڕگەی چوارە ئەبێ 24 کاتژمێر بەر لە دانیشتنی پەرلەمان ئەگەر فراکسیۆنێک بیەوێ بڕگەیەک زیادکە ئەبێ داواکاری پێشکەشکە ئەم بڕگەی ئەبێ 24 کاتژمێر پێش دانیشتنی پەرلەمان ئیعلان بکرێ بۆی ئەندامانی پەرلەمان زانیاریان هەبێ و تەنانەت ئەبێ داواکاریەکە بچێتە ناو بۆکسی تایبەتی ئەندامانی پەرلەمان. بەڵام لە کاتژمێر سەی ئێوارە لە جیاتی دەی بەیانی سەی ئێوارە ئەم بڕگەیە زیاد کرا. ئەمە دوو بابەتە، یعنی بابەتێکیان لە ڕووی یاسایی و پەیڕەویەوە نایاساییە و ناپەیڕەویە و لە ڕووی حرفی پەرلەمانی شەوەشتی وانە بووە کاتێک کە سەرۆکی پەرلەمان لە ناو بینای پەرلەمانە جێگر و سکرتێر بڕگەیەک زیادکەن و ئیزافەی بەرنامەی کاری بکەن. بابەتێکی تر لێکدانەوەیشترەوەیە کە هەنگاوێکە دژی یەک ڕیزی نیشتیمانی بۆ لە بادبردننی هەموو ئەو هەوڵانەیە کە پێشووتر ئێمە داومانە و ئێمە لەسەر زۆرینەی بابەتەکانی تر ڕێکەوتوین بۆ ئەوەی کەوا بتوانین هەڵبژاردنێکی پاک و بێگەر بکەین. ئەمە لەلایەک. لەلایەکی تر دووپاتکردنی ئەو ڕاستیە کە پێشووتر ئێمە ڕامانگەیان بوو کە پێکاتەکان نوێنەری ڕاستەقینەی خۆیان نین. جاریشتر سکرتێری پەرلەمان ئەمڕۆ ئەم ڕاستی دووپات کردەوە کە نەک نوێنەری پێکاتەکان نییە، بەڵکو بوویتە ئالات و ئامرازێک بەدەست پارتی دیموکراتی کوردستانەوە کە هەر کاتێک بیانویست بە ئارەزوی خۆیانی بەکاربێنن. بۆیە وێڕای ئەوەی ئێمە وەک فراکسیۆنی یەکێتی ئەم پرسە بەتەواوەتی بابەتە بەتەواوەتی ڕەتەکەینەوە. ئەمە بۆ تێکدانی یەک ڕیزی نیشتیمانیە، بۆ لە بابردنی هەموو هەوڵانەیە کە هەوڵ ئەدرێکە قانونێک لە پەرلەمانی کوردستان دەرچێ کە زەمانەتی هەڵبژاردنێکی پاک و بێگەر بکە، کە زەمانەتی نوێنەرایەتێکی هاوسەنجی جوگرافی بکە، کەوا بکەین پێکاتەکان نوێنەرایەتی ڕاستەقینەی خۆیان بکەن. ئەمە جاریشتر ئیسپاتی کردەوە کە پێکاتەکان نوێنەرایەتی ڕاستەقینەی خۆیان ناکەن بە دیاریکراوی سکرتێری پەرلەمان کە بە پێی ڕێکەوتنامەی سیاسی بۆ پێکێنانی کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە مادەی لە خاڵی چواردەم ئیشارەتی پێکراوە کە سکرتێری پەرلەمان هاوسەنجی لە نێوان کارەکانی پەرلەمان ڕائەگرێ و بە هەماهەنگی لە نێوان هەردوو فراکسیۆن دیاری ئەکرێ. سکرتێری پەرلەمان نەک هاوسەنجی ڕانەگرتووە، بەڵکو بۆتە ئالەتێک بەدەست
پارتی دیموکراتی کوردستانەوە هەر کاتێک جێگری سەرۆکی پەرلەمان ویستی بۆ مەبەستی سیاسی بۆ قوڵکردنەوەی ناکۆچەکان بۆ بەرژەوەندی حیزبەکانی خۆی بەکاری دێنێ بۆیە لە ڕاستیدا ئەمڕۆ ئێمە بۆ ئێمە بابەتێکی چاوەڕوان نەکراو بوو لە کاتێکدا کە ئێمە سەرگەرمی گفتوگۆین لەسەر زۆرینەی بابەتەکان ڕێککەوتوین بابەتی پێکاتەکانیش لێمە ڕامان گەیاندووە هاوشێوەی 100 کورسی پەرلەمانیە بێ پێکات کورسی پێکاتەکانیش بەپێی قەبارەی خۆیان دابەشی بازنەکانی هەڵبژاردن بکرێن کەچی لەپڕ هاتن بە نایاسایی و ناپەیڕەوی بڕگێکیان بۆ دانیشتنی بەیانی پەرلەمانی کوردستان زیاد کرد کە یانەوێت تاکلایەنە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان کارا بکەنەوە بەبێ ئەوەی هەمواری یاسای هەڵبژاردن بکرێت کە ئەمە بابەتێکە بە ئاسانی لە لای ئێمەوە قبول ناکراونیە. ئێوە مەکتەب سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ئەمڕۆ کۆبوونەتەوە ڕاگەیەندراوێکی هاوبەشیشیان هەبوو باز لەوەکەن کە ئێمە ئەبێ دانیشین کێشەکان چارەسەرکە لەسەر زۆر لە شتەکان تێڕوانینی ئەرێنیمان هەبوو بۆ ئەو ڕوویدا ئەمە دەرەنجامی کۆبوونەوەکە بوو کە بەڕاستی کۆبوونەوەکە نەتیجەی نەبوو یاخود ینی بۆ ئەمە دروست بوو بە هیچ شێوەیەک ئەمە دەرەنجامی کۆبوونەوەکە نەبوو ئەمە بابەتێکی بەرنامە بۆ دانراو بوو لەبەرچی ئێمە بە حکمی ئەوەی دانیشتنی پەرلەمان نەبوو ئەمڕۆ دەوامێکی ئاسایی ئەندامانی پەرلەمان بوو کە ئەبوایە بەشێکیان لە نووسنگەکان دەوام بکەن بەشێکیان بۆ کاروباری هاوڵاتیان بە دوواداچوون بکەن تەنانەت ئێمە لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان کە 21 ئەندامی پەرلەمانین تەنها 3 هەواڵمان من و 2 هەواڵی تر ئەمڕۆ لە دەوام بووین بەڵام فراکسیۆنی پارتی لە کاتژمێر نۆی بەیانیەوە تەواوی ئەندامەکانیان ئەوانەی لە مۆڵەت بوون ئەوانەی لە شارەکانی تر بوون ئەوانەی کاریان هەبوو هەر هەمویان هێنابەوە پەرلەمانی کوردستان ئامادەکاریان بکەن بە هیچ شێوەیەک تەحەدا ئەەکەم کە پەیوەندی بە دەرەنجامەکانی کۆبوونەوەی ئەمڕۆوە هەبوو بێ ئەمە بەرنامە بۆ داڕێژراوی پێشوەختە بوو پێشووتر قەراری ئەمەیاندا بوو چونکە تەواوی ئەندامانیان هێنا بۆ پەرلەمانی کوردستان لە ڕاستیدا ئەمە لامان سیر بوو بۆیە ئەم بابەتەی کە ئەکرێ ئەمە جارشتر ئەم ڕاستیەی سەلماندەوە کە چێ ناوێ هەڵبژاردن بکرێت چێوێ ئەوێ لەمپەر لە بەردەم هەڵبژاردن دروستکە بۆ چێ ئەوێ یەک ریزی نیشتیمانی و هێزە سیاسیەکان تێک بدات بەڵێ کاک لوقمان سەرۆکی پەرلەمانی کوردستان بەڕێ سەرۆکی پەرلەمانی کوردستان کە لە ناو بینای پەرلەمانە ئەم بابەتە بابەتێکی غێر قانونیە کە جێگر و سکرتێر بڕگە زیاد بکەن یاخود عورفە چکە قانون و عورف دوشتی لەک جیاوازم مەسەڵێن کامیانە ناپەیڕەویە بابەتێکە لادانە لە یاسا کامیانە بە کۆی با بڵێن خولەکانی پەرلەمانی کوردستاندا بڕۆیتەوە وەکو عورفری پەرلەمانیە گەلێکی دەینەوە ڕێکەوت نەبووە بابەتێک بەواژۆی سکرتێر و جێگری پەرلەمان ئیزافەی بەرنامەی کار بکێت جگە لە کە بە زۆر حەسانەی پەرلەمانیان لەسەر پەرلەمانتار سۆران عومەر لابرد ئەمە دووەم جارە لەم خولە پێشێلی پەیڕەو ئەکرێ پێشێری عورفی پەرلەمانی ئەکرێ کە لە حاڵەتێکدا سەرۆکی پەرلەمان مەوجودە کە سەرۆکی پەرلەمان ڕاشی گەیاندووە ئەم بابەتە بابەتێکی ناپەیڕەویە جێگری و سکرتێری پەرلەمان تاکلایەنە بابەتێکیان ئیزافەی بەرنامەی کار کرد و وەڕاشیان گەیان بۆیە گومانی تێدا نیە هەموو ئەوانەی لە کاری پەرلەمان ئەزانن مادەی 48 خاڵی چوارەمی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ڕوونە هیچ تەفسیرێک هەڵناگرێ کە ئەڵێت ئەبێ 24 کاتژمێر بەر لە دەستپێکردنی دانیشتنی پەرلەمانی کوردستان ئەگەر فراکسیۆنێک ویستی بابەتێک ئیزافەی دانیشتەکانی پەرلەمان بکرێ ئەبێ ڕای بگەێنرێ ئەمانە لە جیاتی سەعادەی بەیانی ئەم بابەتە ڕابگەێنرێ سەعات 3 ئێوارە ڕاگەێنراوە دوای کاتژمێر 3 ڕاگەێنراوە بۆیە ئەم بابەتە تەواو ناپەیڕەویە و ناقانونیە و بەپێی عورفیش لە عورفی پەرلەمان ئەم حاڵەتە بوونی نەبووە باش سکرتێری پەرلەمان ئەڵێ بەداخەوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە نەئەبوو بکەنەوە بۆ لەگەڵ ئێمە بن ینی ئێوە بۆ لەگەڵ ئەوە نین کە سبەینی هەموار بکرێتەوە و بابەتەکە بخرێتە دەنگدان و کاری لەسەر بکرێت کاک لوقمان وەڵا سکرتێری پەرلەمان بەداخەوە کە نەیتوانیوە نوێنەرایەتی پێکاتەکان بکە کە ئێمە هەمومان داکۆچکاری سەرسەختی مافی پێکاتەکانین بەداخەوە سکرتێری پەرلەمان نەیتوانیوە لە کارەکانیدا هاوسەنجی لە نێوان سەرۆک و جێگەر ڕابگرێت بەداخەوە سکرتێری پەرلەمان ئەیتوانی لە نێوان هەردوو هێزی سیاسی هاوسەنجی ڕابگرێت بەتەنها بۆ جارێک ئەگەر بەتەنها بۆ جارێکیش بێت بیتوانی با سربەخۆیانە بڕیار بدا بەڵام وەکو من باسم کرد سکرتێری پەرلەمان ڕوونە موناخان بڕیاری یەکەم و کۆتایی لای خۆی نییە بەڵکو ئەمری پێ ئەکرێ سێ ئەمرێکی پێکرا لەلایەن جێگری سەرۆکی پەرلەمانەوە ڕێکەوە ئەمرێت جێبەجێ ئەکا بۆیە باشتر وایە لێدوان نەدا من پێم وایە و من پێشم وایە ئەبێ پێکاتەی تورکمانی خۆیان بەر لە ئێمە
ئەم هەڵوێستە و ڕەفتارە لە سکرتێری پەرلەمان قبول نەکەن، چونکە ئەمە بە شێوازێک لە شێوازەکان ناشرینکردنی ڕۆڵی پێکاتەکان و نوێنەرەتی پێکاتەی تروکمانیە لە پەرلەمانی کوردستان کە من بەشباڵی خۆم ئاگادارم کە بەشێک لە ئەندامانی پەرلەمان کە نوێنەری پێکاتەکان ئەکەن ڕازی نین بەم ڕەفتارە ڕایان گەیاندووە کە حەق نییە ئێمە بەشێک بین لە قوڵکردنەوەی ناکۆچەکان. ئەمە وا ئەکا کە ئێمە یا هێزەکانی تر یان خەڵکی کوردستان ئەم ڕاستی لای دووپاتر ئەبێتەوە کە بەداخەوە پێکاتەکان نەیانتوانە نوێنەرایەتی خۆیان بکەن. ئێمە بخۆمان هیچ کاتێک حەقمان بەخۆ نەداوە با بڵێن هەوڵ دەین پێکاتەکان یان کورسیەک یان ڕەفیقێکمان لە پێناوی مەسلحەتی حیزبی بەرژەوەندی حیزبەکانی خۆمان بەکاربێنین کە بۆ خۆمان بەڕەوانە زانین بۆ هێزی تریش بەڕەوانە زانین. بەداخەوەی ئەمڕۆ ڕوویدا سەرەتایەکی زۆر خەرتەر ناکە. بۆیە ئەبێ ئەگەر یا ئەبێ بە خەتەرناکیەکەی لە چیە کاگلومان بەڕێزکاگلومان ترسناکیەکەی مەترسیدارەکەی ئەو بابەتە لە چیدایە؟ ترسناکیەکەی لەوەدایە کە بابەتی کۆمیسیۆن و هەمواری یاسای هەڵبژاردن بابەتی نیشتیمانین. ئێمە تاکو یاساکەمان هەموار نەکردوتەوە تۆبەی بە تەنها کۆمیسیۆن کارا بکەوە کەواتە خۆت دزیەوە لە هەمواری یاسای هەڵبژاردن و ئێمە هەموو هێزە سیاسەکان نوێنەریان هەیە لە کۆمیسیۆن. تۆ چۆن دەی لە زیاتی نوێنەرایەتی کردنی هێزە سیاسەکانی تر قەرار بدەیت؟ ئێمە ڕێکەوتنمان هەیە، ئێمە ئەڵێین بە ڕێکەوتنی واژۆکراو لە نێوانی تیمی مەکتەبی هەڵبژاردننی یەکێتی و پارتی هەیە لە نێوان فراکسیۆنەکان هەیە کە ئەڵێین ئەم پرسە ئەبێ بە سازان بێ و هاوتەریب لەگەڵ دەنگدان لەسەر هەمواری یاسای هەڵبژاردن ئەو کات کۆمیسیۆن کاراکرێتەوە. لە ئێستادا پەنابردن بۆ تاکلایەنە بە بڕیاری کاراکردنەوەی کۆمیسیۆن ئەمە سەرەتایەکی خەتەرناکە چونکە نایشارینەوە. ئێمە وەک فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم هەنگاوە قبول ناکەین. زۆر باشە، ئەو هەنگاوە قبول ناکەن، بەڵام ئەمە بابەتە عورفی و بابەتە پێڕەویەکە بەڕێستان شیتان کردەوە. ئەوەی کەسبینێ هەموارە کرێتەوە مەترسیتان لە چییە؟ لە ناوەڕۆکی ئەو هەموارە ئەگەر بە زۆرینە و کەمینەتێ بپەڕێندرێت زەرەر ینی زیانی بۆ یەکێتی چییە؟ بۆ خەڵکی کوردستان بۆ پرۆسەی دموکراسی و هەڵبژاردن چییە؟ ئەزانی کو ئێمە پێداگری لەسەر مافە حیزبیەکانمان ناکەین. ئێمە تەنانەت لە دانیشتەکانیشدا هیچ مەرزی حیزبیمان نەبووە. ئێمە هیچ مەرزمان نییە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان لە مەسلحەتی حیزبی خۆمان بی. ئێمە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان زانن قانونێک هەیە 32 ساڵ 31 ساڵ 32 ساڵ بەر لە ئەمڕۆ ئەم قانونە دەرچووە لە هەرێمی کوردستان. ئەم قانونە لەگەڵ ئاستی پێشکەوتنی کۆمەلگا لە ئێستادا ناگونجێ. ئەم قانونە پڕاوپڕە لە کەم و کوڕی ئەبێ یاساکە هەموار بکەینەوە. سەرجەمی هێزە سیاسیەکان بێچێتی نیشتیمانی کۆمەڵی دادگەری بزوتنەوەی گۆڕان یەکگرتووی ئیسلامی نەوەی نوێ پەرلەمانتارانی سەربەخۆ ئێمە پرۆژە یاسامان پێشکەش کردووە کە هێشتا ساڵێک و 3 مانگی مابوو وادەی ئەم پەرلەمانە بەسەر بچێ. داوامان کردووە یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە بە شێوازێک کە لەگەڵ ئاستی پێشکەوتنی کۆمەلگا بگونجێ. فراکسیۆنی پارتی ڕەتی کردوتەوە لە کۆتاییەکاندا کاتێک کە هاتە سەر ئەو قەناعەتەی کە بێن گفتوگۆ بکەین لەسەر هەمواری یاسای هەڵبژاردن کە ئێمە هەنگاوی زۆر چوینە پێش تەنها پێکاتەکان ماوە. ئێمە داخوازی حیزبیمان نیە، داخوازی ئەومان وایە 11 کورسی پێکاتەکان بە پێی ژمارەی دانیشتوانی پێکاتەکان بە پێی تەواجودیان لە پارێزگاکانی هەرێم دابەشی پارێزگاکان بکرێت. ئەمە داواکاریی حیزبی نییە، ئەمە داواکاریەکە بۆ مافی پێکاتەکان، بۆ زەمانەتی هەڵبژاردنێکی پاک و بێگەرد، بۆ نوێنەرایەتیی ڕاستەقینە، بۆ نوێنەرایەتیی جوگرافی هاوسەنگ. ئەم داواکاریانە خواستی شەقامی خەڵکە، خواستی هێزە سیاسیەکانە، خواستی ئێمەشە. ئەوەی کە خواستی نییە پارتی دیموکراتی کوردستانە لەگەڵ کۆمەڵێک نوێنەر کە بە دەنجی هێزە تایبەتەکان، بە دەنجی لابەلا، بە دەنجی ناوچە دوورە دەستەکان کە پێکاتەکان وجودیان نییە کردوونیەتە نوێنەری خۆی لە پەرلەمانی کوردستان بە ناوی پێکاتەکان پیشانیانەدا لە یاری و ململانە سیاسیەکان بەکاریان دێنێ. پێداگری ئێمە لەسەرەوەیە کە ئەم بابەتە کۆتایی بێ، پێکاتەکان با نوێنەرایەتی خۆیان بکەن، نوێنەرایەتی هێزی سیاسی نەکەن. من لێرەواڵێم یەکێتی نیشتیمانی کوردستان هەرگیز و هەرگیز ڕۆژێک لە ڕۆژان حەق ناداتە خۆی نوێنەری پێکاتەکان لە ململانەی سیاسی و لە خواستە حیزبەکانی خۆی بەکاربێنێ کە ئێمە حەق نەدەینە خۆی ئەکید بۆ پارتی و بۆ هیچ هێزێشتریش بەڕەوای نابینین. بۆی ئەوەی ئەمڕۆ کرا ئەم ئێوارەیە ئەمە سەرەتایەکی خەتەرناکە بە ئاراستەی پابەند نەبوون بەو ڕێکەوتنامەی کە خۆمان ئیمزامان کردووە پێویستە احترامی ئیمزاکانی خۆمان بگرین و ئەو دیعانەی بۆ ڕێکریزی نیشتیمانی و چارەسەرکردنی کێشەکانی هێزە سیاسیەکانە کرێ ئەمەش دەرکەوت کە ئەمە بابەتێکی ئەعلامیە و ئەساسی نییە. من پێم وایە پارتی بەر لەوەی یعنی ئەوەی ئەمڕۆ جێگری سەرۆکی پارتی و سکرتێری
پەرلەمان کردیان زێگیری سەرۆکی پەرلەمان ئەبوایە عورمەتی سەرۆکی حیزب ڕاگەیاندراوەکە و دەستپێشخەریەکەی سەرۆکی حیزبەکەی خۆشی گردبا کە ڕایگەیاندووە بە هێزە سیاسیەکان بەیەکەوە دانیشن کێشەکان چارەسەر بکەن ئەمە تێکدانی یەکریزیە ئێمە ئێستا لە سەرەتای کۆبوونەوەکانین هەوڵ ئەدەین بۆ چارەسەرکردنی کێشەکان هەموو لایەکمان قەنەعەتمان وایە ئەم وڵاتە مڵکی باوکی کەس نییە هێزێکی سیاسی دیاریکراو نییە ئەم وڵاتە وڵاتی خەڵکی کوردستانە ئەبێ هەمومان بەیەکەوە دابنیشین چارەسەری کێشەکانمان بکەین خزمەتی خەڵکی خۆمان بکەین خەڵک چەند ڕۆژێک کە ئاهێکی هاتەوەتەوە بەر کە جۆرێک ئاشتەوایی لە نێوان سێزە سیاسەکان و بە دیاریکراویش لە نێوان یەکێتی و پارتی بەرقەرار بووە ئەمڕۆ بەداخەوە هەوڵێک لە ئارا دەستێک هەیە کە ئەبێ ڕێگری لێ بکرێ ئەوێ ئەم ئاشتەواییە لەبار ببە بۆیە ئێمە دژانی هەمگارێکی خەتەرناکی زانین داوا ئەەکەین داوا ئەەکەین فراکسیۆنی گۆڕان کە هەم هاوبەشێکمانە لە پەرلەمان حکوومەت هەم زەمیلی ئێمە لە پەرلەمانی کوردستان هەم بەیەکەوە اتفاقێکمان مۆر کردووە لە فراکسیۆنەکان کە ئەم دوو پرسی نیشتیمانین داوا لە براکانمانەکەین لە فراکسیۆنی گۆڕان هەڵوێستیان لەگەڵ هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستان بێگومان هەر چاوەڕێی ئەوەشیان لێکەین کە بەیانی لەگەڵ ئێمە ئەم بابەتە ڕەتکەنەوە. باشە فراکسیۆنەکانی تر ئەوانە بەشێککە لە پەرلەمان ماونەتەوە تا ئێستا دەست لە کارچێشانەوەی کۆمەڵی دادگەریش ینی قبول نەکراوە ئەمە ئەوان ئەبێ هەڵوێستیان چی بێەوە ئەوەی کە تا ئێستا قسەتان لەگەڵ کردو ئەوان ڕەئیان سێ لەسەرەوە پرسە پێیان وایە ئەوە ناکۆچێکی یەکێتی و پارتی یان بەڕاستی ئەوانیش لە پرۆژە پێشنیازەکانیان جەختیان لەسەرەوە پرسە کردبووە هەم زودنەوەی گۆڕان کۆمەڵی دادگەری نیشتیمانیە بەڵێ یەکگرتووی ئیسلامی کە ئێستا نەماوە کاکزانە ئەمە پرسێکی نیشتیمانیە ئەمە پەیوەندیدارە بە هێزێکی سیاسی بە کاسبکارێک بە هاوڵاتێک بە ڕۆشنبیرێک بە پێشمەرگەیەک بە تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان چونکە پرسی هەڵبژاردن پرسێکی نیشتیمانیە پەیوەندی بە ئایندەی حکومڕانی هەرێمی کوردستانەوەیە بۆیە ئێمە هەڵوێستی خۆمان ڕاگەیاندووە تاکیدی شەکەمەوە چاوەڕوانی هەڵوێستی لە هەموو ئەو فراکسیۆنانە کە ئەەکەین کە ئەمڕۆ لەناو پەرلەمانی کوردستان وجودیان هەیە ئەبێ ڕێگری لەم بابەتە بکرێت پرس نابێ هیچ هێزێکی سیاسی حەق بداتە خۆی بە تەنها یاری بە بابەتێک بکە کە ئەم بابەتە بابەتێکی نیشتیمانی و ڕەهەندێکی نیشتیمانی هەیە و پەیوەندی بە ئایندەی حکومڕانی هەرێمی کوردستانەوە هەیە یعنی ئێستا ترسان ئێوە بۆ خەڵکی کوردستان ترسان لەوە هەیە کە سبەینی یاساکە هەموار بکرێتەوە 11 کورسی پەرلەمانی دیسان لە بەرژەوەندی پارتی دموکراتی کوردستان یەکلا بێتەوە پارتی شەڕی ئەو 11 کورسیە کە ینی بابەتەکان ڕێک ئەوەیە ئەمە ڕوونە ینی ئەمە ئەگەر تا دوێنێ و پێرێ لێڵیەکی تێدا بوو بیت ئەمڕۆ ئەم ڕاستێ دووپات بۆیەوە کە ئەوەی پارتی دموکراتی کوردستانەوێ پێکاتەکان وەکو خۆیان بمێنێتەوە بۆ ئەوەی ئەمسالی ئەوانەی سکرتێری پەرلەمان و مەجموعەیەکیان دیسان جارێکی تر بەدەنجی تایبەت و بەدەنجی لابەلای خۆیان بیان هێنن بیانکەنەوە نوێنەری پێکاتەکان و لە یاریە سیاسیەکان و ململانی سیاسیەکانیش بەکاریان بێنن. باشە بەڕێز کاک لوقمان ئەو بابەتە تا چەند کاریگەری ئەبێ لەسەر کۆی پرسەکانی تر کە یەکێتی و پارتی بڕیار بوو لەسەری ڕێککەونەوە بڕیار بوو لەسەر مێزێکی گفتوگۆ کۆ ببنەوە. وڵای ئەمە بەلای ئێمەوە من ئومێدەوارم تاکی دەکەمەوە هێشتا ماویەتی بۆ کاتژمێر دە جەلسەی پەرلەمانی من ئومێدەوارم هەر خۆیان پاشگەز بنەوە لەم بڕیارە چکە ئەمە بڕیارێکە هەنگاوێکە بە ئاراستی تێکدان یەکریزی نیشتیمانی بێگومان ئەگەر موسیر بن واگە دەرەنجامی هەبێ ئەمە ئومێدەوارم کاریگەری ینی کاریگەریەکەی ئەوەندە گەورە نەبێ بەڵام ئەمە هەنگاوێکە بە تێکدانی یەکریزی نیشتیمانی بێگومان کاریگەری خۆشیە بێت. باشە ئێوە بەڕێز دووتت ئێمە قبوڵی ناکەین بەیانی ئێوە چیەکەن قبوڵی ناکەن مەسەلەن بەیانی ئەگەر ئەوان هات و سوور بوون لەسەر ئەوەی کە بە زۆرینە و کەمینە و بابەتە تێپەڕێن و پارتی دموکراتی کوردستان لەگەڵ کەمینەکان و هەندێک هێزی تر چوە پاڵیان. ئێمە پەرلەمانی کوردستان موسسەیەکی تەشریعی و یاسادانانە ئەبێ پەرلەمانی کوردستان پابەندی قانون و ئەو پەیڕەوە ناوخۆیە بێ کە دایناوە کە بە شاڕەی کارکردنی پەرلەمانە ئەم بابەتە تەواو ناپەیڕەویە هیچ بوارێکی تێدانە بۆیە ئێمە ڕامان گەیاند و پێشمان ڕاگەاندن بابەتە بابەتێکی ناپەیڕەویە لەسەر ئەوە ساسا ئێمە تەحمی خۆمانی لێدەین و هێشتا بۆ بەیانی ماوە ئومێدەوارم کە ئەم بابەتە نەڕوە و تاکلایانە بیر لەوە نەکەنەوە هەنگاوێکی لەو بابەتە بنێن چونکە خۆتان نزانن کوردستان و دۆخی کوردستان و هەرێمی کوردستان ئەم بابەتە بە ئاسانی تەقبول ناکە کە هێزێکی سیاسی بێوێ بە تاکڕەوی ئیرادەی خۆی بەسەر پرۆسەی سیاسیدا فەرز بکات. سەرۆکی پەرلەمان کە لە حزبەکەی بەڕێستانە لە یەکێتی نیشتیمانی کوردستانە سبەینێ بە هیچ شێوەیەک بەشداری ئەو جەلسەیە کات؟ بە ویژدانەوە ئەڵێم سەرۆکی پەرلەمان
لە بابەتی پرسی هەڵبژاردن لە بابەتی یەکڕیزی نیشتیمانی لە بابەتی کۆکردنەوەی هێزە سیاسەکان لە بابەتی لێک نزیکردنەوەیان ئەو پەڕی پیشەیانە و بێلایەنە کاری کردووە هەموو جوهدێکی خۆشی داوە هەرگیز ڕۆژێک لە ڕۆژان وەکو کاراکتەرێکی حیزبی نەهاتۆتە بەرچاو ڕاستە یەکێکە لە سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆیە زۆر پیشەیانە کاری کردووە و سەرۆکی پەرلەمان بەیانی بەڵێ بەشداری ئەکاو لە پەرلەمانی کوردستانە. بەڵێ باشە کاک لوقمان کەواتە داوات لە هێزولایەنە سیاسیەکان چییە بۆی ئەو بابەتە وەکو جەنابەت گوتت کە لانیکەم هەفتەیەک بۆ 10 ڕۆژە ئاهێک بەبەر بازاڕ و خەڵکی کوردستان تۆ لەبەرەوەی ناکۆچەکانی یەکێتی و پارتی ئەهوەن بۆ تۆ لانیکەم یە خەڵک ئەیان بینی بێک و کۆ ئەبنەوە بۆی ئەو یەک ریزێتێک نەچێەوە ئەوەی کە پارتی دموکراتی کوردستانیش لە ڕاگەیاندراوەکانی لە ڕاگەیاندنەکانی زۆر جەختی لێ کردەوە پەیامەکەی سەرۆکی حزبەکەیان بوو کە باسی لەوە کرد پێویستە و لایەنەکان کۆ ببنەوە دابنیشن مێزی گفتوگۆ کێشەکان چارەسەر بکات نەوەکو ناکۆچەکان بەردەوام بێ پێویستە یان چاوەڕوانیتان لە هێزولایەنە سیاسیەکانی تر بەدەر لە فراکسیۆنەکانی ناو پەرلەمانی کوردستان چییە؟ ئێمە وەکو فراکسیۆن یەکێتی نیشتیمانی کوردستان قساکەین ئێمە وەکو خۆمان ئەم بابەتە ڕەتەکەینەوە ئەم بابەتە ناپەی ڕەویە نایاساییە تێکدانی یەکڕێزی نیشتیمانیە پابەند نەبوونە بە ڕێکەوتنامەکان چاوی ئەوەشمان لە هێزە سیاسیەکانی تر هەیە کە بەیەکەوە ئێمە هەماهەنگ بووینە بۆ پێشکەشکردنی پرۆژە یاسایەک هەمان هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستانیان هەبێ و گومانیشم نییە کە هەمان هەڵوێست ینی چاوەڕوانی هەڵوێستێکی ئیجابیان لێ ئەەکەین و ئێمە جارێکی تر داوا لە فراکسیۆنی پارتی ئەەکەین کە بەیانی بەر لەوەی دانیشتەکە دەست پێ بکات ئەم بابەتە بچێشنەوە خۆیان چونکە ئەم بابەتە بابەتێکە بەتەنها بە تاکڕەوی دەرەنجامێکی باشی نابێ و ئەمە بابەتێکە کە پێچەوانی هەموو ئەو دروشمە ئەو قسانەیە کە خۆیان لە ڕابردوو کردویانە و ئەمە سەرەتایەکی خەتەرناکە بۆ تێکدانی نێوماڵی کورد و ئەمە ناومێدکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە و ئەمە هەنگاوێکیشە بە ئاراستەی ئەوەی کەوا خەڵک ناومێد دەبی هەڵبژاردن لە کاتێگە بەم شێوازە بکرێ هەڵبژاردنەکانیش گومانیەکەویتە سەرێکە لە کاتی خۆیدا بکرێت لە حاڵەت هەوڵەکانی خۆمان چڕ ئەەکەینەوە هێشتا بە گریمانە هاوڵەکانی خۆمان چڕەکەینەوە هێشتا کاتمان لە بەردەم ماوە ئومێدەوارین کە ئەم بڕیارە هەڵەی ڕاست بکرێتەوە زۆر باشە تا ئێستا تا ئەو ساتانە کە پێشەوەی داخلی ئەو پرۆگرامە بیت کاک لوقمان هیچ پەیوەندی و کۆنتاکتێک لە نێوان فراکسیۆنی یەکێتی و پارتی یان ئەوەی بزانی بێ لە نێوان مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی هەبوو بۆی ئەو بابەتە ڕابگیرێ و دیسان مێزی گفتوگۆ چەقی چارەسەرکردنی کێشەکان بێت بەڵێ پەیوەندی بەردەوام هەیە و گفتوگۆ هەیە من ئومێدەوارم کە بەر لە دانیشتەکەی بەیانی ئەم بابەتە بکشێندرێتەوە ئومێد ئێمە خوازیاری ئەوەین خوازیاری ئەوەی کە ئەو پەڕی جوه دەکەین بۆ ئەوەی ئاشتی و ئاسایش باڵ بەسەر کوردستان بچێشێ هاوڵاتیان بتوانن کار و کەسابەتی خۆیان بکەن بابەتی هەڵبژاردنیش بابەتێکی گرنگی نیشتیمانیە هەموو هێزە سیاسیەکان لانی کەم زۆرینەی زۆری هێزە سیاسیەکان ڕەزامەند بن بە قانونێک بە یاسایەک کە دەستەبەری هەڵبژاردنێکی پاک و بێگەر بکە ببێتە مای ئاشکردنەوەی هاوڵاتیان لەگەڵ پرۆسی هەڵبژاردن کۆتا پرسیارم بەڕێز کاک لوقمان ئەوەیە کە ئایا ئەگەر هاتوو ئەم بڕیاری ئێوارەی ئەمڕۆ دراوە لەلایەن جێگری سەرۆکی پەرلەمان و سکرتێری پەرلەمان لە ناو پەرلەمانی کوردستان کاری ینی هەموار کرایەوە بە زۆرینە و کەمینە تێپەڕێنرا ئەمە یەکسانە بۆی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەنجامە درێت ئومێدەوارم ئەم کارە ئەم بڕیارە بڕیارێکی ناپەیڕەوی نایاسایی نانیشتیمانی نادروستە ئومێدەوارم پەنای بۆ نەبەر ئەگەر پەنای بۆ ببەن ئەبێ لێکەوتەکانیشی لە ئەستۆ بگرن بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز لوقمان وەردی جێگری سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان سوپاس بۆ بەڕێزتان کاک لوقمان بۆ کاتەی بەڕێزت سوپاس دەکەین بەڵێ ئەمە تەوەری یەکەمی پانۆراما بوو هەڵبەتە لە تەوەری دووەمدا دوای ناو بڕێک باس لە ئەوەکەین کە بڕیارە لەم هەفتەیە یاخود هەفتەیەک کامێرای خاڵ بۆ خاڵ یانەوەی کە لە ناو وڵاتیان بەوە باوە کە پوینت تو پوینت لە تاسلوزە بۆ دوکان ینی ئیش بکات و سەرپێچەکان تۆمار بکات لەسەر ئەو گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز ڕاید بەهمە وتەبێژی بەڕێبەراتی هاتوچۆی سلێمانی دوای ئەو ناوبڕە بەردەوام
دووبارە سڵاوتان لێبێ ئۆکو بڕیار وایە کە لەو بەشەی پانۆرامادا باس لە کامێرای پوینت و پوینت بکەین کە مەترسێکی زۆری لای شۆفێران بەخۆشمەوە دروست کردووە کە باس لەوە کرێبین بە کرێتی ئەو کۆمپانیا و یاخود بەڕێوەبەرایەتی هاتوچۆکان چی بکەین بۆ ئەو بابەتە هەم بتوانێت سوود بەخش بێت بۆ ئەوەی ڕووداوەکانی هاتوچۆ و مەرجی ئازیزانمان نەبینین و بەڕاستی هەمیش گیرفانمان هەڵ نەتەچێنێ ینی لەو نێوانەدا کە هەم سەلامەتەکە لە هەموو شتێک گرنگترە و ژیانی خەڵک لە هەموو شتێک گرنگترە و ئەنجا بارەماتیەکەش بەهۆی ئەو قەیران و ئەو ماڵوێرانیانەی کە چەند ساڵە خەڵک تێدایەتی بتواندرێت ئەمە بەیەکەوە ڕێک بکرێتەوە جا بۆی لە تەفاسیلی ئەو بابەتە ڕوون بکەینەوە میوانداری بەڕێز ڕاید بەهمەن عەبدوڵڵامان کردو کە بەڕێزە وتەبێژی هاتوچۆی سلێمانەیە کاک ڕاید بەهمەن بەخێر سوپاس بۆ ئامادەبوونت توێڕایەوەی ئەرک و کاری ترت هەیە سوپاس دەکەین بۆ کاتە کاک بەهمەن بڕیاری پوینت و پوینت کە ئەمە نیگەرانێکی زۆری لای خەڵک دروست کردووە هیچ کۆمنتێک و لایکێک لە بەرژەوەندی ئەو بابەتە نییە ئەمە بۆ ئیسراری لەسرە کرێ ئەبێ هەر بکرێ پەیوەندی بە هەر بەڕاستی خەڵک گەڵێ بۆ قازانجی کۆمپانیایەکە و لە زەرری خەڵکە و دژی خەڵکە ئەمەمان بۆ ڕوون بکەیتەوە ئەزانی کاکزانە ئێمە گەر بمانەوێت شتێک بەدەست بێنین ئەبێ قوربانی بین بە شتێکی تر ئێمە بیرمان نەچێ ڕووداوەکانی هاتوچۆ یعنی من نمونەیەکت بەمێ هەتا پێش شەڕی نەگریسی داعش هۆکاری یەکەم بۆ کەمەندامبوو لە هەرێمی کوردستانە ڕووداوەکانی هاتوچۆ بووە لە ساڵانی ڕابردووە مین بووە لە ساڵانی 2090ەکان بە دواوە لە دوای ئەو ساڵانەی کە ئارامی و ئاساییش هەبووە کە شەڕ و شۆڕ نەبووە هۆکاری یەکەم بۆ کەمەندامبوون ڕووداوەکانی هاتوچۆ بوون لە دوای ئەوە شەڕی داعش هاو بەداخەوەکەی تر ئەوە بابلین گۆڕانکاری بەسەری نەکەن ئێستاش هۆکاری یەکەم بۆ کەمەندامبوون ڕووداوەکانی هاتوچۆن ئێمە بۆ ئەوەی کە ڕێگریکەین لەسەر لە کەمبوونەوەی ئاماری ڕووداوەکانی هاتوچۆ من ناڵێم بە تەنها دانانی کامێری چاودێری هۆکارە بۆ ئەوەی کە ڕووداوەکانی هاتوچۆ کەم بێتەوە بەڵام یەکێکە لە پایە گرنگەکانی کەمکردنەوەی ئاماری ڕووداوەکانی هاتوچۆ بە چ پێوەرێک بۆ پێوەرە زانستی کە لە وڵاتە پێشکەوتوەکانیشدا کار دەکرێت لەسەر ئەوەی کە بوونی سزای توند سزای قورس یا با بڵین سزای مادی زۆر وا دەکا کە پابەندبوونی شۆفێران زیاتر بێ بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆوە ڕەنگە گلەی هاوڵاتیان لە ئەدای و خزمەتگوزاری لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا لە حەقی خۆیان بێ ڕەنگە هاوڵاتی بڵێ بۆ شەقام و ڕێگاوبانەکان چاک ناکەن ڕەنگە هاوڵاتی بڵێ بۆ زۆر ڕێگایتر هەیە باسی کرد من ئەمڕۆ لە کۆنگرەکەش هەباسم کردووە یەکێک لە هۆکارەکان ئەمەیە بەڵام هۆکاری تریش هەیە باشکردنی شەقام و ڕێگاوبانەکانە فراوانکردنیەتی هاوردەکردنی ئۆتۆمبیلی کوالیتی بەرزە بە زانستی تریکردنی پێدانی مۆڵەتی شۆفێریە و کۆمەڵی ڕێکاری ترەیە هەیە بەڵام ئێستا باسی کامێری چاودێریەکەین ئەم کامێرەیە بۆ ترسی لە دڵی هاوڵاتیا دروست کردووە بەڵێ ئەمە بە ترسێکێ ئەو ترێک کە بەڕاستی کەس ناتوانێت طبعا لە ڕابردووە حملەیەکی ئیعلامی زۆر گەورەی لەسەر کرا بە هەر مەبەستێک بێت بە مەبەستی دڵسۆزی بێ بە مەبەستی بەرژەوەندی شخصی بێ بە هەر مەبەستێ بێ زۆر وروژێنرا ئەم بابەتە بەشێکی ئەمە بە هەڵە گەێنرایە خەڵک ینی هەتا ئەم ڕۆژ هاوڵاتی وا هەستەکە ئەگەر بێت و لەو چەند کامێرە لە شەقامێکدا دانرابێ ئەمەندە سەرپێچی بۆیێتەوە ئەم قسەی جەنا ئەم قسەیە ڕاستە بەدیوێکە ڕاستە ئێستا ڕوونی ئەەکەمەوە هاوڵاتی وا هەستەکە ئەگەر شەقامێک 80 کیلۆمتر بێ لە کاتژمێرەکە ئەگەر 70 بڕۆ هەرێکی دێت هاوڵاتی وا هەستەکە ئەگەر ڕێگەیەک 20 خولەک بێت تۆ بە 90 بڕی هەر سزا ئێستا ئەوەی کە داتان ناوە تێستەکە لە ماوەی هەفتەیەکا بکەین لە تاسلوجە بۆ دوکان بەڵێ بۆ نمونە من ئەوە ئیشی خۆمە لەو بەو ڕێگایە باشە ئێستا هاوڵاتیەک ئەگەر بێت و سبەی دەست بەکارە بێوانێ ئەمڕۆ وێنەی گرتووە بەڵام سزاکە تۆمار ناکرێت باشە ئەبێت چی بکات بۆ نمونە لە تاسلوجەوە تا گاتە پیرەمەگرون چەندە لە پیرەمەگرون تا کانیخانەوەنی ئەوانە حسابی کە لە کانیخانەوە شۆڕ ڕبیتەوە بۆ دوکان ئەم مەسافەیە ئایا هەموو یەک ڕێژەیە ئەمە ڕوون بکەیتەوە یان با نمونونەکەمان لەسەر بابەتێکی زیندوو بێ شوێنەکە زیندوو شوێنی زیندوەکە شارۆچکی تاسلوجە بۆ دوکانە باشە لە سەیتەرەکەوێ یانە ناو تاسلوجە لە ناو تاسلوجەوە کە دەرەچی کامێرەکان هەیە بە تەحدید شوێنەکە نازانم یەکەم کامێرە بەڵامی تر لە شارۆچکی تاسلوجەوە کە دەرەچی کامێرە هەیە طبعا کاک زانە ئێمە داواکاریەکی زۆرمان لە هاوڵاتی نییە داواکاریەکی زۆرمان لە شۆفێران نییە تەنها ئەڵین هێواش بڕۆ ئەمە داواکاریەکەی ئێمەیە
لە پاڵ ئەمەیە کە تۆ خێرایی ئۆتۆمبیلەکەت بەرز دەکەیتەوە مەترسی دەخەیتە سەر ژیانی خۆت ئەگەری دروستبوونی ڕووداوی هاتووە هەیە لەم دیوەیە سزادانراوە بەم کامێرانە تەواان ئەم کامێرانە بە درێژایی ڕێگای تاست و جەتا وەکو شارۆچکەی دوکان بۆ هەر سایدێک 12 کامێرە هەیە واتە 24 کامێرە لە هەر سایدێکە ئەم 12 کامێرە دابش بووە بەسەر 6 نقطەدا واتە ئەگەری هەیە تۆ لە تاسلوجەوە تا دەگەیتە شارۆچکەی دوکان 6 جار بکەویتە بەر کامێرەکانی هاتوچۆ بەڵام ئێمە بە کۆی دنیانی ئەوەی کە ئەو سیستەمێکی ئێمە ئیشی لەسەر دەکەین و بەڕێوەتی هاتوچۆ بڕیاری لەسەرداوە و ڕێز بەڕێوەبەری هاتوچۆ پاش ئەوەی چەند ڕۆژێکە لە کۆبوونەوە داین بڕیارمان بڕیادرا ئەو لیژنەیە ئەو کۆبوونەوەی بڕیاری داوەکە ئەو سیستەمە ئەو 6 کامێرەیە بە ئیژەکەن با بڵین ئەو 12 کامێرەیە هەر هەمیان ئیژەکەن بەڵام لە یەک دانایانە تۆ سەرپێچەکە بۆ تۆمارەکرێت واتە هەروەکو کامێرە ئاساییەکانی چۆن پێشووتر لە ڕێگاوبانەکانە هەبووە لە یەک شوێنە بەڵام ئێستا جیاوازی لە شوێنەکاندا هەیە و یەک جیاوازی تری هەیە لەگەڵ کامێرە گەڕۆکەکاندا ئەویش ئەوەیە کامێرە گەڕۆکەکان لە یەک شوێنە بوو لە یەک جارکە تۆ بە ئۆتۆمبیلەکەت لە خێراییەکی بەرزە لە کامێرەکە دەدا سەرپێچەکەت بۆ تۆمار دەکرا ئێستا ئەم کامێرانە لەو 6 نقطەیی کە دیاری کراوە ئەگەر تۆ لە هەر شەشیانە سەرپێچی بکەیت ئەگەر بۆ نمونە لە یەکەمەوە تۆ شقامەکە 100 کیلومتر لە کاتژمێرێکدا لە یەکەمەوە تۆ لە 115 ڕۆشتی هەتا ئەگەیتە خاڵی ئی با بڵێن نقطەی شەشەم لەوێ لە چەند کامێرەت دابێ بۆ نمونە لە 3 جار خێراییەکە سنووری تێپەڕانوە لە بینی ئەو کامێرانەیە بەرزترینی ئەم سیانەت بۆ تۆم حساب دەکرێت بەرزترینی ئەم سیانەت بۆ هەژمار دەکرێت و دەکرێتە سەر سزای ساڵانەی ئۆتۆمبیلەکە واتە بە پێچەوانەی ئەوەی هاوڵاتی بیری لێ دەکردەوە لەو 6 پۆینتی کە تۆ کامێرە دەدگرێت کامێرەکە دەدگرێت بەڵام بەمەبەستی ئەوە نییە لە هەر شەشیانە سزاد بە بەڵکو بە ئامانجی ئەوەیە تۆ پێ دەڵێ ئەڵێ لەمەیە ئەگەر نەتزانیوە ئەوە لەم کامێرەیەتدا تۆ 150 کیلومتر ڕۆشتی لە کاتژمێرێکە تکایە زیاتری مەکە چکە کامێرە هەیە لە پێشتر ئەگەر بیکەی بە 125 ئەم 150 بۆ سڕێتەوە 125ەکە دو حساب بکرێ طبعا هەتا ڕێژەی کیلومتری زیادەکەت زیاتر بێ بڕی پارەکەشت زیاتر دەبێ بۆ نمونە 1 کیلومتر هەتا 15 کیلومتر بڕی 7,000 دینار سزایەتی بەڵام 16 کیلومتر تا 30 کیلومتر بۆ کاک بامن ئەڵێ کە بۆ نمونە کە تخوا مەسەزانە بە ئەوە بکەمەوە بەڵێ ئەمە ئەوەت پێ ئەڵێ لەم نقطەیە کە لە 150 بەم زەرەرە دانیشە زیایی مەکە زیایی مەکە ئەگەر زیاییکەی ئەمە بۆ حساب ناکرێ بەڵام 1 کیلومتر زیاتر بێ پارەکە فەرقەکە ئەو سزایەت بۆ لا ئەبرێ ئەوەی زیادەکەت بۆ یعنی ئامانجی ئێمە کاکزانە حەزەکەمەوە بزانی من وەکو بەڕێوەبەرایەتی هاتوچۆ قساکە باوەڕکە ئێمە لەناو من باسی بەڕێوەبەرایەتی هاتوچۆکەم باسی ئەو ئەنجومەن ئەکەم کە بەڕێوەبەر و ئەفسەر و کارمەندان کە کۆ ئەبینەوە دائانیشین ئامانجی ئێمە ئەوە نییە بین دانیشین بزانین چۆن داهات زیاکەین یعنی ئەم قسەیە من بەرپرسم لی دانیشین چۆن بتوانین ئاماری ڕووداوەکانی هاتوچۆکەم بکەینەوە چۆن بتوانین خزمەتگوزاری زیاتر پێشکەشکەین بە هاوڵاتی کۆمپانیایەک حەقی خۆیەتی دێ بزنسێکەکە لەگەڵ لایەنێکی پەیوەندیدارە لایەنێکی دیاریکراوە کە وەزارەتی ناوخۆی وەزارەتی ئاوادانکردنەوەیە بەپی هەر جۆرە گرێبەستێکە ئەو ڕێکەوتن لەگەڵ حکومەتاکە بەڵام ئامانجی ئێمە و ئەوەی کە ئێمە بتوانین قسەمان بڕوا پێشنیارمان بڕوا ئەوەیە کە خزمەتگوزاری زیاتر پێشکەش بکەین باشە کاک با من پرسیارێکی تر هەیە کە لە بۆ نمونە لە کامێرەی یەکەم بۆ نمونە من خۆم پاراست هەشتا ڕۆیشتم ئەو خێراییەی کاگاتە کامێرەی تر بۆ لەم مەسافێ 120 ڕۆیشتم باشە کە گەیشتمە نزیک کامێرەکە لە بەرم کردووە بۆ نمونە کەسێک کە ڕێگای ئەوە بێ لە بەری کردو شوێنەکەی کوێە بیکاتەوە بە هەشتا ئەمە چ سزای خۆشبەختانە ئێستا ناتوانێت ئەم فێڵێ لەم سیستەمی زیرەکانە بکرێت ببوورە کاڵێن فێڵمە بەڵێ ئەم جۆرە ئەنی ئەمە جۆرێکە لە بەڕاستی خەڵەتاندنێکی ئەم سیستەمە لەو سانیەی کە تۆ دەیتە ناو زۆنی ئەو کامێرایانەوە دەیتە ناو با بڵین ئەوە پۆینتی ئەی و بەجێهێشت باشە پۆینتی ئەی دوو کامێرێ لە یەک لێ ئەدگرێت ئەڵێ ئەوە مامۆسازانە بەخۆی و سیارەکە و داخلی ناو ئێمە بوو ئەگەر بە سەلامەتی بڕۆی حەقی نییە بەسەرتەوە تەسلیمی کامێرەی دوو دەکات کامێرەی دووش تەسلیمی کامێرەی سێ دەکات هەتا ئەدگرێت کات لە سێهەم و چوارەمە بۆ نمونە ئەڵێن وڵا کاکەمە سێهەمی گرێت چوارەمی ژەڵە وڵا لای منیش گرتی
کامیان بەرزتر بوو ئەوانە بە حسابەکەی بەڵێ ئامانجەکە لێرەدا ئەوەیە حلەکە ئەوەیە لە خوار سەد بڕۆی حلەکە ئەوەیە نا ئەمەش لای هاوڵاتی ڕووبێت طبعا ئێمە ڕێگاوبانەکانی ئێمە دیاری کراوە شقامی 100 مەتری هێشتا تەواو نەبووە لە شاری سلێمانی ئەو شقامە جیاوازە بازنی مەلیک مەحموود ئێمە 6 کیلۆمەترمان هەیە لە کاتژمێرێکە هەندێک شوێنمان هەیە کە دابەزێ بۆ ناوچەی نیشتێت جێبوونی چڕ دابەزێ بۆ 40 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا ئێمە ڕێگاوبانەکانی دەرەوەی شارمان 80 کیلۆمەترە بۆ 100 کیلۆمەتر بە گشتی ڕێگای تاسلوجە تا شارۆچکەی دوکان 100 بەڵام لە هەندێک ناوچەدا کە دێهاتەکانی دێتە سەرکە مەڕووماڵات دەپەڕێتەوە لەو شوێنانەی کا جوڵەی با بڵین هاوڵاتی هەیە و شوێنی نیشتە جێبوونە خێراییەکە دائەبەزێ بۆ 80 بەڵام لە دوای ئەوەی ناوچەی نیشتە جێبوونە جێهێشت ئەتوانی خێرایەکەت بگەێنیتەوە بەسە باش نیشانە هەیە بەڵێ ناڵێن بە تەواوەتی ئەمڕۆ باسمان لەوە کرد لە کۆبوونەوەکەشە دەرخستەیەک ئامادەکرێت ئەو شوێنانەی کە هەست بکرێت کەم و کوڕی هەیە یا نەقسی هێمایەک هەیە بە زووترین کات هەوڵ دەدرێت لە ماوەیەکی زۆر کورتە هێمای تایبەتی بۆ دابرێ بە پێی بارودۆخەکەی خۆی دابرێت باشە کاک بەمەن ئێستا ئێوە ڕێگەی تاسلوجە بۆ دوکانتان هەڵبژاردووە نەکرا و کۆمپانیایە بە هاومانجی لەگەڵ هاتوچۆیە بە خێرایی هەم هێماکان دابنێت و هەمیش کورتە ڤیددیویە کە بێ بۆ نمونە بڵێت ئەمە زۆر ئاسانە بڵێت شۆفێری بەڕێز لە تاسلوجەوە تا ئەگاتە ڕێگەی سەیتەرەی کەڵەوانان ئەمە هەشتایە بۆ نمونە ئەگەر بۆی هێماکەش نەبێ هەموو کەس ئێستا سۆشال میدیا بەکارێنێ لە کەڵەوانان تا ئەگاتە پیرەمەگرونی تر هەمووی دابش کات و بڵێ ئەمە ڤیددیۆکێ بکەوێتە بەردەستی شۆفێران و کەسەکە لانی کەم ئەوی کە پابندە تووشی ئەم زەرەرە مادیە نەبێ ئەزانی ئەم زەرەرە مادیە چۆنە کاکزانە ئێمە ئەم حملەیەمان دەست پێ کردووە ئەم هەڵ بابڵین ئەم کامێرانە ئیسلام ینی بەڕێوبەتی هاتوچۆ وەریگرتووە دیژنەی تایبەتمەندمان هەبووە هەتاوەکو ئێستا سەرقاڵی ئەوە بوون کە چۆن ئەم کامێرایانە دابنێن و تێستیکەن و چکە کامێرەکان کەم نین 225 کامێرەیە لە سنووری پارێزگای سلێمانیدا بە ئیداری ڕاپەڕین بە ئیداری گەرمیان بە پارێزگای هەڵبجەوە کامێرەکان زۆرن ئێمە ئەم هەفتەیەمان داناوە بۆ ئەوەی کە کەناڵەکانی ڕاگەیاندن هاوڵاتیان ئاگادار بکاتەوە کە کامێرەکان ئیش دەکەن و بەشی پێویست لە ئێستاە من ناڵێم کەم و کوڕی نییە بەڵام بەشی پێویست هێمای خێرایی ڕێگاوبانەکان لە شقام و لە ڕێگاوبانەکانی دەروی شاردا هەیە لە سەر شقامەکە بە شێوەی بۆ یاغ نووسراوە هەیە بە شێوەی لەوحە لە قەراغی شقامەکە هەیە لە دەستە چەپ و دەستە ڕاستی شقامەکاندا بەشێکی زۆریان دانراون هەندێکی ڕەنگە تێکچوو بێ هەندێکی ڕەنگە شکابێ هەندێکی ڕەنگە بۆ یاخی پیاکرا بێ سیانە دەکرێتەوە بەڵام ئێمە کامێرەکان لەگەر بکەوێتە کار هێمای زیاتر لە شقامەکاندا داهانی هێمای زیاتر ئەو ڕێگانەی کە چاڵ و چۆڵی زۆرە و تاسی زۆرە ئەمانە چی کاک بەمن مثلن وڵی کاکزانە ئێمە لەگەڵ ینی حەز ئەەکەین سیستەمی هاتوچۆ سیستەمێکی پێشکەوت یەکێک بێ لە وڵاتە پێشکەوتەکان بەڵام ئێمە لەگەڵ واقعا مامەڵاکەین خۆشببختانە ئێستا سەرۆکاتی شارەوانی سلێمانی هەڵمەتێکی دەست پێ کردووە کە چاڵ و چۆڵی شقامەکان پڕ دەکاتەوە و نۆژەنی دەکاتەوە ئەمە هەرچەنە ئەمە چارەسەری بنەڕەتی برینەکە ناکە لە هەندێک شوێنە بەڵام تا ڕادەیەکی زۆر کاریگەریە با بڵین ئەوەی کە ببێتە هۆی بارگرانیە تووشی مەترسی ڕووداوی هاتشۆ بکەیاڵۆ و قەرەباڵی دروستکە ئەوە کەم دەکاتەوە پێشنیارمان کردووە کاتی خۆشی ئێمە پێشنیارمان کرد کە سندوقێک دابنرێت لەو داهاتی بەڕێبەرایەتی هاتوچۆکە لە پارەی ڕسوماتی با بڵین ژینگە و ڕێگاوبانەکان وەردەگیرێت لە ئەنجومەنی وەزیران لە وەزارەتی دارایی کە خاص تەرخان بکرێت چونکە ڕێگاوبانەکانیش هاوشێوەی ئەم هەر کاڵایەکی تر هەر شمەکێک هەر شتێک کە تۆ ڕۆژانە بەکاری دەهێنی لە ناو دەچێت تەلەف دەبێت بێکەڵک دەبێت پێویستی بەوە هەیە کە سییانەی بکەیتەوە پێویستی بەوە هەیە کە ینی با بڵین چاچی بکەیتەوە بۆیە هەم هێما و هێڵکاری شقامەکان پێویستە بودجەی تایبەت هەبێت و مانگانە 6 مانگ جار سییانە بکرێت و چابێت هەم ڕێگاوبانەکان بۆ لە سلێمانی پێشەم شوێنێک کاک بەمن ئەوە کەوێتەوە سەر ئەو کۆمپانیایە پێ لە سلێمانی پێشکەشی کردووە لە پێشکەشی وەزارەتی ناوخۆی کردەوە وەزارەتی ناوخۆ پرۆژەکەی بەلاوە پەسەند بووە دوایەوە کە دیراسە کراوە پرۆژەکەی بەلاوە پەسەند بوو کەوتۆتە باریجە لە شوێنەکان لە پارێزگاکانی تریش پێما بێت لە هەولێر خەریکردنەوە لە هەندێک شوێنیا کراوەتەوە لەوێ شەر بیرۆکە هەیە طبعاً بیرۆکەی دانانی ئەم کامێرە جێگیرانە کاکزانە ئێمە لە ساڵی 2014دا ئەم کامێرانە بەنیاز بوون تا بنرێ کە ئەو کاتە 21 کامێرە بوون حەڤە کامێرەی لە دەرەوەی شار بوو
سێ کامێری لە 4 کامێری لە ناو شاردا بوو ئێستش لەوانەیە هاوڵاتی ئەوەی کە خەڵکی شاری سلێمانی بیا لە ڕێگەبانەکانی دەرەوە هاتووی کردی بێ سنووقێکی باڵێن بەرز هەبوو دانرابوو لە بینی شەقامە لە بینی دزەوەسەتەکانە لە ناو دزەوەسەتەکانە ئەمە ئەو کاتە بوو بەڵام بە هەندێک گرفتی تەکنیکیەوە نەتوانرا پرۆژەکە تەواو بکرێ گۆڕابەم پرۆژەیە. باش ئێستا هاوڵاتی چی بکە بۆی گیرفانی بەهۆی ئەو کامێرانەوە هەڵەتە چێندرێ بە سارەکەی نەبێ بە نەکاتەوەی بڵێ کە سبینی فرۆشتی بڵێ وەرە تۆ بڕۆ پارە خەرامەکە بدە من پارەم ناوێت ینی بەڕاستی خەڵک لەوە هاوڵاتی بەر لەوەی کە بیر لە گیرفانی کاتەوە بیر لە سەلامەتی خۆی بکاتەوە بەر لەوەی کە بچێتە سەر با بڵێن فەرمان سەرسوکانی ئۆتۆمبیلەکەی بەر لەوەی کە بیر لەوە بکاتەوە کە پشتێنی سەلامەتی بۆ کارمەندێکی هاتوچۆ بۆ ئەفسەرێکی هاتوچۆ بە مەفرەزەی هاتوچۆ دەبەستێ دەبێ بیر لەوە بکاتەوە کە ئەو پشتێنی سەلامەتیە ئەگەری مردن بە ڕێژەی لە 140 کەم دەکاتەوە لە کاتی ڕووداوی هاتوچۆیە شۆفێر دەبێت بیر لەوە بکاتەوە کە هۆکاری یەک لە سەرسی ڕووداوەکانی هاتوچۆ ئەگەر سێ هۆکار هەبێت لە هەموو دنیادا بۆ ڕووداوی هاتوچۆ زۆرەکەی خێراییە کە بەشێکی زۆر ساڵانە بەهۆی خێرایی ئۆتۆمبیلەوە ڕووداوی هاتوچۆی قورس دروست دەبێت هاوڵاتی دەبێت لەوە تێبگا شۆفێر دەبێت لەوە تێبگا کە مەرجی سەلامەت بوون پابند بوونە بە ڕێنمایەکانی هاتوچۆوە ئێمە داوا لە شۆفێران دەکەین پێشتریش هەر ئەم داوایەمان کردووە زۆر کات هاوارمان کردووە خێرایی ئۆتۆمبیلەکانتان کەم بکەنەوە سەرقاڵ مەبن بە ئامێرەکانی پەیوەندیەوە ئۆتۆمبیل هۆکارێکە بۆ خۆشگوزەرانی نەک کارەسات و ماڵوێرانی ئێمە داوا لە شۆفێران دەکەین ئەوەندەی کە ئەم پرۆژەیە ئێستا جێبەجێ دەکرێت کە بەو شێوازەی کە ئێستا من بۆ جەنابتانم ڕوون کردەوە کە 6 خاڵ هەیە لە شارۆچکەی تاسوجە تا دەگاتە شارۆچکەی دوکان تەنها لە یەک دانایانە بە پێچەوانەی ئەوەی کە وا بیر دەکرایەوە لە هەر 6 پۆینتەکە تۆ سزات بۆ دەکرێت بە پێچەوانەوە لە یەک دانایە بۆ دەکرێت بەڵام ئەگەر ڕەنگە ئەفسەرمانتیا بوو بێت لە دڵسۆزی سەرەتاوە هەل هەر 6 خاڵەکە ئیگرتی نا پێشنیارەکان ئەوە بوو مەسەڵەن ئەم سیستەمە لە هەر وڵاتێکا بە جۆرێک کار دەکات وڵات هەیە لە هەر شەشایگرێ وڵات هەیە بەپی کاتە بۆ نمونە تۆ لێرەوە بۆ شارۆچکەی تاس دوکان پێویستە بۆ نمونە بە 25 خولەک بگەی لەوێت تۆمارت دەکا ئەگەر بە کەمتر لەو خولەکە گەیشت بێتی سزا دەدرێی ئەگەر کەمتر بەڵێ پێش لە وڵاتی تر بەڵێ لە هەندێک وڵاتە مەسەڵەن ڕێگای سلێمانی دوکان بە هەموو پێوەرێکتۆ 30 خولەکە ماخونیێت تۆ بە 15 خولەک بکەیت کەواتە تۆ خێرایەکە خۆت تێپەڕانوە مەترسی لەسەر ژیانی خەڵکی کەش دروست کردووە وەلوکو وەکو باسم کرد سیستەمەکە جیاوازە لە ئەوەی بۆتان داناوە بە پێ ئەوەی کە بۆماندان بە 30 خولەکە گەی ناخولەکەەکە دیاری نەکراوە بەڵێ ئێمە دەڵێین ئەو ڕێگایە لە تاسلوجەوە تا دەکەیتە دوکان 100 کیلومتر لە کاتژمێرێکدا لە هەندێک شوێنە کە هێما هەیە پێ دەوترێ ئەمە شوێنی نیشتە ناوچەی نیشتە جێبوونی چڕە ئەبێ خێرایەکەت کەم کەیتەوە بۆ هەشتا خوار هەشتاش بێ باشتر ئێمە سپاس دەکەین ئەگەر بڕۆیتە سەر وستەوە ئەو سزایەکی جوانە بێتەوە قسەیەکت کردۆم ڕۆ لە سوۆشال میدیا زۆر بڵاو بڵێ ئەتانەوەی ئیفلاس بە کۆمپانیاکە بێن هێواش بڕۆن ئەوە بەڵام کۆمەڵی پەرلەمانتار ڕیپلیان کردووە ئەوە نییە ئەزانی من هەمیشەوە ئەڵێم یعنی تۆ بۆ پارە ئەی بە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ کاکزانە دوو هۆکار هەیە بۆ ئەوەی پارە بیت بە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ هۆکاری یەکەم ڕسوماتە ئەو بڕەپارەیە کە تۆ ئەیدەی لە ئەنجامی خزمەتگوزاری بۆ نمونە دەچی ساڵانی ئۆتۆمبیلەکە نوێ دەکەیتەوە ئەم تابلۆ دێنێ پشکنینت بۆەکەن بڕێک پارەت لێ وەردەگیرێ ئەمە ڕسوماتە ئەمە لە هەموو کەسێک سەرپێچی بکات و نەیکا پەیوەندی بە سەرپێچیەوە نیە هەر کەسێ ئۆتۆمبیلی هەبێت دەبێت ئەم پاڕسوماتە بە بەڵام بڕەپارەیەکی کە هەیە کە لێ دۆرە گیرە پێویست تێ دەڵێن سزا من و تۆ لێرەوە بە دوو ئۆتۆمبیل هەر یەکەمان بە ئۆتۆمبیلی خۆمان دەچین بۆ شارۆچکەی دوکان تۆ 100,000 دینارە بژێری ئەی بە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ یا ئەی بەم کۆمپانیایە ئێمە نایەمێ پابندە من بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆوە پارەکە نایم بەڵام جەنابەت سەرکێشی دەکەی و سەرپێچی دەکەی و مەترسی لەسەر خۆ دروستەکەی حتمما دەبێت ئەو سزایە بدرێت کەواتە من کەم قسەم کردووە سزامان هەیە و ڕسوماتمانە ڕسوماتەکە ئەوەیە کە دیاریکراوە سزاکەش ئەوەیە کە تۆ لە ئەنجامی سەرپێچیەکە لێ دووەرەگیری ئێستا سەرپێچەکەمەکە با لێ دووەرنەگیری کۆمپانیاکەش با پارەوەرن کۆمپانیاکەش پارەوەرناگرێت زۆر سپاس بۆ بەڕێز ڕای بەهمەن عەبدوڵڵا و تەبێژی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ ئێوەش ئەو بابەتە ئەو تکایی دایک و باوکانیشی ئاسانتر کردووە ئەم سوودەشی هەیە تخوا کوڕم هێواش من یەک ئەگەر کات هەبێ یەک نمونەی حی کە باوچێک خۆی سایقی نازانێت کە تەلەفۆنی بۆ من کرد ڕقم ژمارەکەی من دەستکەوتە بوو وتی من حەزەکەم وتی من یەک کوڕم هەیە
کە ئەچێتە دەرەوە بۆ سەفرە دێتەوە دڵم لەسەر سەر لە یاوەی کە کوردەواری حەزەکەم هەموو ڕێگاکان کامێرە بێ بۆی مناڵەکەم بە سەلامەتی بێتەوە یعنی لەم قسەیە تێ بکەن زۆر کاتیش باسمان کردووە تکایە مەبنە ئازار بۆ کەس و کارتە سپاس دووبارە کات بە من بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامامان پێشکەشکردن ئێوەش لە هەموو لایەکەوە ئەمانەتی خوای گەورە بخواتە.